سێ ساڵ تێپەڕەبێ بەسەر دەرچوونی گۆڤاری ئەدەبیوانەرە کە 12 ژمارەی لێ بڵاوبەتەوە. ئەم گۆڤارە بەرهەمی کۆمەڵگای پەروەردەی مالیەت و بە پشتیوانی دارایی زۆر بە ڕێزکار دکتۆر تاوان ڕەسوڵ ڕێواچێ ئێمە ڕۆژی شەممە لە هۆڵی کوردۆلۆژی لە سەروباخی دشتی یادێکی شکۆدار بۆ بەڕێوەچوون و هەڵسەنگاندنی ئەو 12 ژمارەی سێ ساڵی ڕابردووەکەی و کتێبی ماڵی ئەدیبان بڵاوەکەینەوە کە کۆکراوەی هەر 12 مەلەفەکەی ناو گۆڤاری وانەرە و ئێمە پیرۆزبایی لە ڕۆژنامەگەری کوردی و لە نووسەرانی کوردەکەین و بۆ دەرچوونی ئەم گۆڤارە ناوازەیە و دووبارە زۆر زۆر سوپاسی کاک دکتۆرەکەی کە هەمیشە قەڵا و پشتیوانێکی گەورەی ئەدەب و فەرهەنگ و کولتوری کوردی و گۆڤاری وانەری شەبێ گومان چاوەڕێی ئەدیبان و نووسەران و عاشقانی وشە و فەرهەنگی کوردیەکەین کە لەو ڕۆژەیان لەگەڵمان بن و چەند ژمارەیەک لە گۆڤاری وانەر و ئەم کتێبە ناوازەیە لە مەراسیمەکە بڵاوەکەینەوە. چاوەڕێکانی خەڵکی کوردیان فەرموودەرەوە. جارێکی تر پیرۆزبایی لە ڕۆژنامەوانان دەکەم، لە قەڵەم ئازار بیۆرەکان دەکەم کە لە چەقی بەرگریدا دژ بە زوڵم و زۆرداری لە هەر کوێ ڕوبەڕوویان ببێتەوە، لەم سلێمانی کشاری کاکەحمەدی شێخ و شەرمەحموودی نەمەر هەتا ئەگاتە پاریس و واشنگتۆن و مۆسکۆ و شارەکانی دی کە قەڵەمی ڕاستەقینەیان بە پێوە وەستا وەک تفانەکەی جیڤانە نایاڵن لەوی ببێ. پیرۆزباییتان لێ یەکەم بە هیممەت و کۆشوونە سرەوتانەی مامەسەر شاخەوا سەدیق ئەوە 11 ژمارە لە گۆڤاری وانەر دەرچوو. هیوادارم هەتا بمێنین بتوانین سێبەر و سایەمان لەسەر ڕۆژنامە و ڕۆژنامەگەری کوردی هەر هەبێ بۆ ئەوەی بتوانین ئێمەش ئەگەر بە ئیمکانەتێکی کەمیش بووە بەشدار بین لەم یادە پیرۆزە بۆ ئەوەی باڵەخانەی گەورەی ڕۆژنامەی کوردی دائمە باڵا بەرزتر بێت و خەونی بەدرخانی دائمە نەیەڵین لە گۆڕنی و دوژمنیش بەلعنەتکەین لە خەڵک و سەرۆری نیشتیمانمانە هەر شاد سەرکەوتوو بن. جارێک پیرۆزباییتان لێ یەکەم. زۆر زۆر سوپاس بۆ پشتیوانی بەردەوامەکان.